قەزای ڕەواندووس لەسەر ئاستی پارێزگای هەولێر کەمترین ژمارەی توشبووی ڤایرۆسی کۆڕۆنا و کەمترین گیان لەدەستدانی تیادا تۆمارکراوە. ڕۆژانەش نمونەی پشکنین بۆ نەخۆشان و گومان لێکراوانی کۆڕۆنا دەکرێت. دیارە ئەوەی دەیبینین لە قەزای ڕەواندز پابەندبوون بە ڕێنماییەکان تا ئەندازەیەکی زۆر باش هەیە و هاوڵاتیان و شوێنە گشتیەکان و بازار کە دەبینین پابەندبوون بە ڕێنماییەکان هەیە و لێژنەکانمان چاودێری جێبەجێکردنی ڕێنماییەکان دەکەن. سەلامەتی هاوڵاتیان تەندروستی هاوڵاتیان بەلای ئێمەوە گرنگە و ئەو ژمارەی توش بووان 348 کەس بووە و 9 کەس گیانیان لەدەستداوە. ئومێدەوارین ڕێژە زیاتر نەبێ و هاوڵاتیان پابەند بێن و زیاتر خۆپارێزی بەکاربێنن و ماسک ببەستن بۆ ئەوەی تەندروستیان پارێزراو بوو. قەزای ڕەواندووس کەمتر لە 8 کیلۆمەتر لە سەنتەری قەزای سۆرانەوە دوورە، لە کاتێکدا قەزای سۆران لەسەر ئاستی هەرێمی کوردستان وە قەزا زۆرترین ژمارەی توشبووی کۆڕۆنا و گیان لەدەستدانی لێ تۆمارکراوە. هاتوچۆ و تێکەڵاوی و بەرکەوتنی دانیشتوانی ئەو دوو قەزایە ڕۆژانە بوونی هەیە، کەچی کاریگەری لەسەر زیادبوونی ژمارەی توشبووانی نەبووە لە قەزای ڕەواندووس. ڕەواندز شوێنێکی گەشتیاری و خەڵکێکی زۆر بەری تێئەکات و سەردانی ڕەواندز دەکا، بۆیە ئێمەش هەر لەبەر ترسی توشبوونی هاوڵاتیەکانی خەڵکی خۆمان لە شارەکەی و هاوڵاتیانیش تاکو ئێستاش نزیکەی 400 نەفەرمان غەرامە کردیە کە سەرپێچی بووینە لە شوێنە گشتەکان و بەتایبەتی لە شوێنە گەشتاریەکان. ئێستا ڕۆژانە ژمارەی توشبووانی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان لە کەم بوونەوەدایە، تا ڕادەیەکی زۆریش ژیانی هاوڵاتیان ئاسایی بۆتەوە. بەڵام تا ئێستا ژمارەی توشبووانی نوێ تۆمار دەکرێت. حاڵەتی گیان لەدەستدانیش بەهۆی کۆڕۆنا بەردەوامی هەیە، بۆیە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان هۆکاری زیاتر کەمبوونەوەی توشبوونە بە ڤایرۆسی کۆڕۆنا. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، قەزای ڕەواندووس.